بە پێی ئامارێکی هۆبەی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیان تەنها لە ماوەی 6 مانگی ڕابردووی سەرەتای ئەم ساڵ لە سنووری گەرمیان 154 سەرپێچی کار سزا دراون بە بڕی 5,900,000 دینار. ئەم ڕێژەیەش بە بەراورد لەگەڵ 6 مانگی سەرەتای ساڵی ڕابردوو زیادی کردووە. بەنسبەت سەرپێچی کاران لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 154 سەرپێچی کار سزا دراون بەراورد بە 6 مانگی یەکەمی ساڵی 2017 کەم بۆتەوە بۆ 117 سەرپێچی کار. بەنسبەت چەکی ڕاوی دەست بەسەراگیرا و لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 6 پارچە چەک دەستی بەسەراگیراوە بەراورد بە 6 مانگی یەکەمی ساڵی 2017 کەم بۆتەوە بۆ 30 پارچە چەک. دەشتە شاق و دەشتێک لە خانەقیوە هەتا ئاگاتە قەرەنجیر و شوان ئەمە سنوورێکی بەرفراوانە ئێمە بتوانین ڕێگری لە هەموو ڕاوێ بکەین ئەوەی پێمان کرا بە کردومانە لەگەڵەوەیشە ئێمە لە ڕووی سیارەوە ئیمکانیاتمان نییە لە ڕووی لێپرسینەوە نیە بە تایبەتی لە بەشی خانەقین ئێمە خەڵکەگرین لە سەعاتێک و 2 شەو نازانین چی لێ بکەین نە دەسڵاتمانەیە سژنی بکەین نە دەسڵاتمانەیە بیتێڵینەوە نە ئەتواری سیارەکەی عەجزکەین بەیانی ئەو سیارە عەجز کرد ئەو سیارە سوتا ئەمە هەمووی کێشە و گیرروگرفتە بۆ ئێمە. چالاکوانێکی بواری ژینگە لە گەرمیان ئاماژەی ماترسیداری قڕکردنی ژینگەی ناوچەکە بەگشتی و لە ناوبردنی ئاژەڵی کێوی و پەلەوەر دەخاتە ڕوو. حکوومەت و دادگاکانیش بە کەمتەرخەم وەسف دەکات لە بەرامبەر لێپێچینەوەی سەرپێچی کاران. ئێمە لە ژمارەیەکی زۆری ئەرنزیکی 8,000 ئاسکمان هەبووە ئێستا 2,000 ئاسکمان نەماوە لەوانەیە لەبەر خاتری پۆلیسی دارستانشەوە بەڵام چکە جوودێکی باشەکەن بە ئیمکاناتی کەمەوە دەستگایەکی باشمان هەیە دڵسۆزن ئیمکاناتیان لەبەردەسانیە. ئەوە 1 2 داواکەم وەکو ژینگە پارێزێک وەکو خۆبەخشێک داواکەم دەستی مەحاکمەکان لە ئیجراعاتکردن لەگەڵ ڕاوچیا دوور بخرێتەوە سەبەبی سەرەکیردن محاکمەکان نەبوونی سزا نەبوونی ئیجراعات لەگەڵ ڕاوچیەکانە. حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ پۆلیسی دارستانەوە بە هێزکە فەرمانگەی ژینگە هاوکاری بکرێت بۆ ئەوی یاسای ژمارەیەکی 2015 بەسەر ڕاوچیەکانە تەطبیقکە. بە پێی ئامار و داتە نافەرمیەکان لە دوای ڕاپەڕینی بەهاری 1991ەوە تاوەکو ئێستا ئاژەڵە کێویەکانی سنووری دەشتایەکانی گەرمیان 2 جار ڕوبەڕووی قڕکردن بوونەتەوە و بەو هۆیەشەوە 90% ئەو ئاژەڵە کێویانە لە ناو براون و تاوەکو ئێستاش وەکو پێویست لێپێچینەوە لەگەڵ سەرپێچی کاراندا نەکراوە. ئەمەش زەنگێکی مەترسیدارە بۆ قڕکردنی ئاژەڵی کێوی و پەلەوەرە کێویەکان لە ناوچەکە کە ئەمەش هاوسەنگی ژینگەی لە ناو دەبات و مەترسی گەورەی ژینگەی بە دوای خۆیدا دێنێت. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.